بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لەبێت بەڕێزان. شادومانین لە بەرنامەیەکی تری، بەرنامەی بیناکردنەوەی تاک پێتان دەگەینەوە. ئێمە لە دوو بەرنامەی ڕابردوودا گوزەرمان کرد بە هەندێک پرس و بابەت و تەوەر کە خۆمان لە ئاڵۆزیەکانی گردوون تۆزێک بەرچاوڕۆشنی وەربگرین. بە تایبەت لە بەرنامەی ڕابردوو باسمان لە دیزاینی گردوون و ئەو گردوونە چێ بەڕێوەی دەبا و باسی تۆزێک باسی خەڵق و ئەمرمان کرد، هەرچەندە ڕەنگە پێویست بکات لە داهاتوودا زیاتر دەردەشەی بکەین. بەڵام پێویستی کرد لەم بەرنامەیەشدا دیسان هەر باس و بابەتی گردوون جێنە هێڵین بۆی بتوانین لە زەوی نزیک بینەوە و دواتریش لە پاش زەوی لە خۆمان نزیک بینەوە. بەس ئەمە دەمێت سەرنجێک باز بکەم، ئەویش ئەوەیە ئێمە حقیقەتێک هەیە دەبێت بیزانین، ڕاستەوخۆ ناتوانین لە وجود و عەظەمەتی خوای پەروەردگار تێبگەین تا لە مەخلوقاتەکان و لە ئەمری خوای پەروەردگار نەکۆڵینەوە. چونکە سوورەتێک هەیە لە قورئانی پیرۆز پێنجشەمان جومعان زۆربەی موسڵمانان دەیخوێننەوە، لە ئاەتی پێشکۆتایی زۆر بەڕوونی باز دەکا کە لەو کانە البەحر میدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. كواتا أجر كلمات إخوائي جورا همو بحركاني بوليك بدن بكنا مركب بمعنى بينو سينو الطواونا به بحركان وشق بكا وتسنداني تريشي بو زياد بكين. كواتا إما تشون بتوين لوجودو عظمتي إخوائي پروردگار براست خوي تيبگين. هروكو أو تيروكي کە لە ژیانی موسا سەلامی خوای لەبێ باز دەکرێت، کاتێک کە داوا دەکە خوا ببینێ تەنها بیبینێ، بەڵام نورەکەی بە چێوێک دەدات چێوەکە ورد و خاش دەبێ. کەواتە عەقلی ئێمە تێگەیشتنی ئێمە تەنها ئەوەیە لە ڕێگەی مەخلوقات و ئەمری خوای پەروەردگار ئێمە بتوانین جۆرێک لە جۆرەکان لە عەظەمەت و وجودی خوای پەروەردگار تێبگەین. مامۆستا زۆر بەخێر بێت. خۆشحاڵم. لە بەرنامەی ڕابردوو پرسیارێکم کرد، هەڵوەستەم لەسەری کرد، بەس بەڕاستی ماوەکە دەرفەتی نەداین. دەمێ لەو بەرنامەیە هەم ئەو وەڵامە وەربگرین و هەمیش چەند تەوەرەیەکی تر باز بکەین ئەو دەرفەت و ماوەی کەوا لە بەردەستمانە. سەرەتا ئەمە باسی ئەومان کرد دیزاینی گردوون ئایا گۆڕانکاری بەسەردا دەیان جێگیرە لە سەرەتای خەڵقیەوە تا کۆتایی. ئەو وەڵامان وەرگرت کە ئەو شتێکی سابتە و جێگیرە و نەگۆڕە. بەڵام پرسیارێک هەیە زۆر جددی، ئەویش ئەوەیە ئایا نەخشەی گردوون چۆنە، ئەو دیزاینەی گردوون چۆنە، لەوە تێبگەین. مامۆستا لەوە دەست بکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان، دەستخۆشبی هەندێک ڕوونکردنەوەی جواندا بەس یەک تێبینی هەیە کە باسی نوری خوای گەورەت کرد، یان لە قورئانی الله نور السما. زانین نور ڕاستەوخۆ ئەوەی لە خوای گەورە دەرچی نییە، چونکە نور عادەتەن ئینعیکاسە، يعني نور تيشك دانوية يعني كواتا أو نوري با عزرتي موسى دا أو هر راست وخوني راست وخوبا يعني نازن تيلي دا أو لريف الترش كبوا أو جهاتو تولى بوي يعني هر راست وخونا بوا زور جوانا كواتا نورك هبوا بلام تيشك دانوية بوا تيشك دانوية كواتا وكبري بكلمات إنسانية دتواني برين مؤسسة لخوار خواي قورا يعني ولو سكات دقيق نية رزلبو تيجيشتني بينر لێرە ئەو نورە هاتیە نەک لە ڕاستەوخۆ لای خۆی. تعاملی خوای گەورە لەگەڵ ڕاستەوخۆ کە هەر کەلیمەکردی ئەڵڵاه لە قورئان ئەوە نییە خوای گەورە ڕاستەوخۆ نییە ئیلا شەش دەبی لەگەری پێین ئەمر الله هەمووی ئەمر اللهە کە دیتت ئەڵڵاه زەندرە خێری دەکەم من لە بۆ خوای یان دەرێ خوا وای بیت ئەوها نییە زات و ئۆکێ خۆی وهانیان یان ئەگە کەلیمەکە ڕاست المقصد مو تفاصيل زور إن شاء الله. لباري نقشي كردون راستكي ما باسي ديزاينو باسي شونيتي سرهلدان وأنا ما نكرت بس راسك باسي نقشي كردون ما نكرت نقشيك راس النقشة كرنجة برزسته ومجسم بي يعني شرنية مستوي بي يعني ليقرو تقنية. زاري مامۆستا پێشوی بچە ناو جددیەتی وەڵامەکەی ئەو وێنانەی کە لایەن ناساوە بڵاو دەکرێتەوە نەخشەی گردوون و فەزاوانە ئەوانە یانی شتێکی وەک بڵێ پێشبینی کراوە یان ئەساسە چۆنانی ئەسڵە هەیە گومانەکی هەیە لەسام شتەکەەوەی پێ دەگوترێت نەزەری موئامەرە، بەڵام خۆ
ناسا بە تاقی تەنها نییە تقریبا زۆربەی وڵاتەکان ناسای خۆی هەیە بەستن لە ڕووی توانای ئینسانی گەیشتۆتەوەی کە فەزا وێنە بگرێ ئەو بکە خۆی ئاجی مسەخەر یەک لەوانەیە مسەخەر یەک لەوانەیە کە لەبەرچی درێ وەلە نیە تەفەکرنا في خەڵق السەماوات والأرض معناوەیە ئەوە مەجالە درایە تەرتیبە کرایە لە بۆ ئینسانی کە ئەوانەی بەڵام ئەو زانیاریانە گەلک کەمە زۆر کەمە یعنی ئەوها نییە پێمانوە بێ علوم و ئینسان زۆر تەقەدمی کردبی ئەوانەی کە باوەڕیان بەو شتانانیە نەخێر تەنها ئەمریکا بەرنامەی فەزایی نییە رووسیا هەیتی چین هەیتی وڵاتانی ئەوروپی هەیتی هەتا ئێران هەیتی تورکیاوا بینایی دەکا هەموو کەس دەتوانانی ئەو بینایەکە ناسا ناتوانانی شتی تەزویر بینی ڕاستە هەندێک زانیاری هەیە جارویە هەڵی دەگری کەواتە ئەو وێنانەی گردون کە لە هەیە خەڵک بە بەرچاوی دەکەوێت دیزانی گردون بەو شێوەیە کە ئەوەی ئەمە لێمان دیارە ئەو پارچەیە کە معلوماتی ئەو سەردەمەی وایە چکە ڕەنگە ئەو دیزاینە زۆر جار گۆڕایە پێشان وایە دەزانی ئەو گردونە سابیتە و چۆنە و ئەوها ینی وەکوری لە ئەسڵدا لە ئەزەل داوا هاتۆ هەتا ئەبەتیش وایە ئەوەنە هەموو گۆڕان پێشان وایان دەزانی هەر مەجموعەی شەمسی هەیە دوایە کە مەجرەی دەربت تەمانە ئەی پێدەگرێت ڕیکە چیشان دۆزرە ویان زانی بەس ئەو مەجرێ ئێستا علوم لە بۆی بەدەرکەوت کە زیاتر لە 100 ملیۆن مەجرە هەیە پاشی 50-100 ساڵیت کە ڕەنگە تعدیلات لەو معلوماتانە بکەن ڕەنگە وانەبی ڕەنگە زۆر زیاتر بی ئەوەنە هەموو هێشتا علم پێی وایە معلوماتەکانی زۆر سەرەتاییە زۆر باش کەواتە دیزانی گردون چۆنە وەکوێ نەخشەی گردون ئەوەی ئێستا هەیە لە بۆمان کە تاڕاتێکیش ئاینیش لێی نزیکە ئەمە تەنها نەخشەی یەک لە ئاسمانەکانمان هەیەش ئاسمانی ئێمەیە یعنی لە 6 ئاسمانەکەین کە نازانین هیچی لێ نازانین چکە زۆربەی قسەکان لەسەر ئەو ئاسمانەیە کەواتە ئەو گردونە فراوانەی کە باسی دەکات لە ڕووی علمیەوە ئێستا ئەوە هەیە ملیۆنان ئەستێرەی هەمووی لە یەک ئاسمان طبقات 6 طبقەیەکە کە نازانین شەشەکەی کە ئەسڵەن نازانین ئایا بەو یاسا و سیستەمەی ئێمە ئیش دەکات یان جۆرە یاسا و سیستەمەشکێ وە ژیانی لێ یان لێ نییە یان چ بینایەکە لە بۆ ئەو گردونە ئەو چی ڕاگرتیە لە ئەنجامی دروستکردنی دوو ڕۆژی یەکەم یەومەین کە عردی ئەو دەکە دوادرێ 4 ئەیامی دەداتە عردی جەعلە ئەو دوای دەرێ لە ئەخرکرد وەقەضاهن 7 سەماوات ئەوە دوو ڕۆژی ئەخیری لە بۆ هەندەکان دەری دیتن 8 ڕۆژە نه بەس دوو ڕۆژ تەقاتعی تێدایە دوو ڕۆژی زەوی چکە لێرە ئەو گرنگە ئەگە هاتینە سەر زەوی بەمەعنا ئەو ئیزراعەتانی لەسەر زەوی کرایە ئیزراعاتیش لە بەرامبەردا لە ئاسمان کرایە لەبە هەندی دوو یەومیوی مشتەرەک دانرایە ئەجای ئێستا دینە سەر ئەو زەوی مە زەویەکی زۆر گەورە نییە لە ناوەندیش هەتا ئێستا لە بۆ ماڕوون نەبوویتەوە ناوەندی گردونەیان نا شە نازانین چکە ڕاستە لە مەکان و زەمانە وەکوێ خەڵق دەستی پێکردیە نقطەک ئەو نقطەی پێی دەگوترێت سینگولار یعنی وەلەوەوە نەزەریەیە چکە شەرت نییە ئەو نقطەیە هەبێ قاسم ئەو عالمە ڕووسیا دەرێ بە قەدرایەتی ئەو جملەی کە ئەتو دەرێت لە ئاخری نقطە چی دادنێ لەو نقطەش گسکەتر بوو ئەوە نییە شەر نییە وابی یعنی جارێ بە ئەوەیە چکە کەسافەتی لانیهایی لەو نقطەی زۆر زەحمەت تەخڕیتەوە واگە کەسافەش خڕبیتەوە بە زەحمەت لێک دلبەر ئەو کەسافە زۆرە هیچ شتێکی ئیزن نادا ئەوە متەناقیزەیە بەس دینە و سەر دیزایانی ئەوەی طبقاتی خۆمان طبقەی خۆمان ئاسمانی خۆمان ئەو ئاسمانی خۆمان باڵین ئێمە 9 هەسارە تا ئێستا دۆزرایتەوە پێدەچی بگاتە 11 چکە لە قورئانیش دەرێ 11 کەوکەبن پێدەچی بگاتە 11 بەڵام سەبراتێک تەرتیبە چیە لە بینی ئەو هەسارانە ئەین تەرتیبەکی ڕیازی هەیە دووریەکەیان لە ڕۆژ بەپی متەوالیەکە بەپی ئێن توانە دوو لێک دوورن ینی نیزام و کاتخۆی فیساگۆرس گوتی علاقاتی گردون هەمووی ڕیازیەتی تەواوە لە قورئانیش كل شيء عدد يعني باسي شتي اماجك باوي دكا كبجماره وحسابات لك بيوندي كان هي هم بمقدار ما وصلنا بمقدار القران باسك بمقدار باسي بمقدار يعني عدد هردو شي قلت يكشتا اما لقنوها سارة عايدي او روجينا روج كوكو مالي خورا اما هسارين روج
ڕووناچی دەدا ئێمە ڕنگ دەداتەوە مەسەن مانگە هەسارەکان زیاد نییە یعنی تەولیدی ڕووناچی ناکە ڕۆژی ئێمە لەگە تقریبا 100,000 زیاتر ملیۆن خۆی مەجرەی دەربت تەبانە پێکدەینی یەک لە مەجرەکانە ئێمە لە قولینسکە چین لە ئەزڕۆعە چین لەوێ لێک لە باڵەکانی کەواتە مامۆستا لەگەر هەر کۆمەڵەکی دیکەش خۆرەکی دیکە هەیە ئەستێرە هەیە هەم لەچیان هەیە هەساری هەیە هەندچیان هەیە هەساری نییە ئەو هەمووی ئەو مەجرایەکی پێکدەین ئەوی پێی دەگوترێ لە کوردواش پێی دەگوترێ ڕێچێش کاچشان لە ئینگلیزیەکە هەر میلکی پێدرێن لە هەموو زمانەکان ڕێی کاچشانە ئەو جۆ لە چێ ڕاهاتیە زۆر بە زەحمەت ئەو دەدۆزرێتەوە تەوەقع دەکرێت 100,000 ملیار هەنچی ئەو مەجرەیە هەبی یعنی کاتە من باسی هەسارەمان کرد باسی نەجممان کرد ئەستێرە باسی مەجرەشمان کرد نەجم و مەجرە ئەنە هەموو لێک جوتانە ئەو گەورەیە پێشان وا دەزانرا دەیانگو هەموو شتە بێ ئیشی ئەوێ چیە ئێستا بەڵام ێستا وانە ئێستا هەمووی ئیشی خۆی هەیە هەمووی مەبەستی هەمووی سیستەمێک تەواو دەکا کە ئەمە باسی یاسای سروشتیمان کرد تەوافق هەماهەنگی لە نێوان یاسا سروشتەکان پێی دەگوترێ نیزام غۆڵباخ کتێبێکی هەیە لەسەر النظام الطبيعة وەلو ڕئیشی زۆر زۆر جوتایە ئەو درەوە نیزام هەیە چ پێویستی بە خوای نییە باسکە ئەوەش بەترێ باسکە ئەو عالمەکەی ئەو فەیلسوفەکەی کتێبەکەی خۆیدا ناپلیۆنی یعنی ئەیش دەرێت و کاکەوە نیزام و قانونمان هیچ پێویستمان بۆی نییە برین خوا هەیە و خوا نییە و ئەساسەکەش ئەوەیە کە ئەو ئەمرەیە لە ئەڵقەی ڕابردوو باسمان کرد ئەوە بە ئەمر بەڕێوە ئەوە معلوماتی ئەوەیە نییە کە ئەو گردونەکە دروست بووە قانونەکە خوا لە بۆی دانایە خوا دەین بەڵام نا خەڵکە هەیە ئەو ڕێی هەیە بۆ نمونە دیکارت وە لە هەمووان زیاتر تۆما ئەکوینی و هەندێک زانایی ئیسلامیش ئیبن سینا بە تایبەتی ئیبن ڕشد زانیتی کە ئەو قوانینە قوانینی خوایینە ئەوەنە هەموو وەکبێت دێزاینەکی سەریعە یان خەریتەکی سەریعە لە بۆ گردون ڕەنگە هەیە بپرسی برێ ئەدی ئەو گردونە ئەدی لێک ناکشێ کەواتە ئەو دێزە خەریتە چۆن دەمینی بە پێی ئاەتی قورئانیەوەیە کە بەردەوام لە فراوانبووندا بە پێی ئاەتە قورئانی بە پێی کتێبە ئاسمانیەکان ئەوان زوو باسییان کرد پێشان علم ئەو ڕەیی نەبوو لە ساڵی تقریبا 1927 هاتسا ئەو ڕەیی کە بەڵێ ئەو گردونە لێک دەکشێ یعنی ئەو هەنیە بری من قەت ڕەئیم لەگە ئەوەی نییە کە اکتشافێک دەبی ئاەتێک بری ئەوت ئاەتێک لە قورئانیان لە تەوراتیان لەوەی برێتەوە دەبی پێشترێت و معلوماتت هەبی بۆ بری بەڵام خۆشیشە کە وفاقك دەبینی لە بینی علم و فەلسەفە و دین خراپ نییە بەمانە نیشانی ئەوەیە کە هەرسێکیان لەو مۆزوعی متفقن ڕاست دەکەن کەواتە مامۆستا ئەو فراوانبوونا کاریگەری هەیە لەسەر دیزاینی ئەو دیزاینە دزین چۆنە ئەو فەراغی کەونی ئەوەی جاذبیەی کەمە ئەوێ زیاتر فراوان دەبی ئەو مۆزوعە نەک ئێستا بینی عرض و ڕۆژ لەو فراوانبوونی هەتا ئێستا کە هەیە لەوەتەی خەڵق بۆ دنیا خۆ فراوانبوونە بە سەریعە یەکەم جار زۆر سەریعتریش بووە دووری نێوان مانگ و زەوی مانگ و لەبەرەوەی زەڵت کرایە بە جاذبیە کەمتر تەأسیر لێرە دەکات ئیمە تقریبا ساویتە بەڵام تقریبەکی زۆر 100% نە یعنی مامۆستا لە فراوانبوونەکە هەموو ئەو مەجەڕانە پێکەوە لەگەڵی فراواندا بن نەک یەک زەوی بەتەنێک مانگ بەتەنێک هەمووی پێکەوە بەس زیاتر ئەو فەراغانە دەگرتەوە کە جاذبەی لێکەمە زۆر باش دەزانی هەر لە بۆ ئاگاداریت ئەو فراوانبوونە تعبیر لەوەی دەکات کە هێزی تێهەڵدان هێزی فراوانبوون لە هێزی جاذبیە زیاترە بەڵام حدەچی کەسافە هەیە پێدەن کەسافە الحەریجە کە ئەو کەسافە حەریجە ئەوەیە کە لە کاتێک جاذبیە و قووەی تاریدە یەکسان دەبی ئەو کاتی ڕادۆستی ئەو کاتی جارش کە دەگەڕێتەوە ناویە کەما بەدەنا ئەوەڵ الخەلق نعيد أو الرد كواتا اللي تكسونكاش دقرته الناوي لنا انسحاق الكبير أو الناوي لنا انفجار الكبير أو الناوي لنا انسحاق الكبير يعني يك دنق قول القرآن باسي أو دنق أو هاتيا
دەنگێکی زۆر گەورە دووبارە ئینفجاری زۆر گەورە بەڵام بەعکسەوە دێتەوە ناوی کە تا دێتەوە لە تۆ نقطەکەی جارانیان وەکو ئەوە لەو میێڕۆ الذي إن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما يعني یەک پارچە بووە ڕۆژ و مانگ و ئەستێرە و سقو و بستەودا و نیازک و هەمی یەک پارچە بووە ئەوە دوای لێ جیاکرێت ئەو بە کورتەکەی زۆر باشە ئەمن دەبێت پرسیاری ئەو بکەم کەواتە ئەو گردونە بەو گەورەیەی خۆیەوە و ئەو تەبقەیە کە لە ئاسمانی یەکەم ئەمە تا ئێستا هەر علم دەخولێتەوە نەگەیشتۆتە شتێکی وە هەر کەمی بەدەستکەوتووە 6 تەبقەی دیکەی لەسرە بەڵام ئاماژەکە ئەوەیە کە هەمووی بۆ خزمەتی ئینسانە بەڵام دەمێ پرسیارە بەمە دوای ناوبڕە بۆی باشتر قسەی لێ بکەین بەڕێزان ناوبڕەیەک وەردەگرین باشە پێتان دەگەینەوە سڵاوتان لەبێت بەڕێزان دیارێمە لە بەشی دومی بەرنامەکە داین مامۆستا وتم پرسیاریەوە دەکەم ئایا لە خزمەتی ئینسان گردون و هەموو ئەوەی کەوا هەیە کە بۆ ئینسان مسەخەرە دروست کراوە بەڵام یەک دوو پرسیاری کورد دەکەم وەڵامەکە بە کورتی وەرگرمەوە تاریخی بەشەریەت لەسەر زەوی بۆ کەی دەگەڕێتەوە پێشەوە یەک تێبینێک لە پرسیارەکەم باسی تەبقەت کرد خۆی بەبستمان تەبقاتی ئاسمان بوو بەڵێ دیندار ئیستینتاجێک کردی کە ئاسمانەکان لە سەروی تەبقەی یەکەم ئاسمان شێوازی دەستی من وا بووە ئەوانە خۆی لە قورئان ڕازەکە سەبع سەماوات طیباقە طیباق لەگەڵ تەبقە لەسەر تەبقەی نییە طیباق على الأكثر لەگەڵ تەقاطعیتی یعنی شەر نییە ئەسڵەن کە دەچێ ناو گەردوون شتێک نامێنێ ناوی سەر و خوار و یعنی تو بڕی تەبقەی هەر بڕۆی ئاسمان یەکەمت بڕی ئاسمانی دوم ڕاستە بینایەکی زۆری فقهی هەندێک حەدیثیش لەسەر ئەوە کرایە کە دەرێ ئاسمانی حەفتەم لەسەروی ئاسمانی حەفتەم عەرشە کەواتە مامۆستا لەسەر یەک نەبی ئەی چۆنە ئەوە وەکوری تەسەورەکی ئینسانیە بەڵام شەرت نییە ئەو هابی سەبع سەماوات طیباقە جاروێ لەگە تەقاطعیتی یعنی ئاسمانەکان ڕەنگە یان شەروێ جاروێ موازی ئاسمانێک لە تەنیش ئاسمانەکە چۆن ئەو ئاسمانەی ئێمە مادیە ئەو ئاسمانەی نامادیە ڕەنگە چونە ناوی ڕەنگە ئەمە ڕۆژانە بچینە ناو ئاسمانی هەست پێ نەکەی ئەوانە هەموو زۆر باز دەکات سەماوات هەمووی بەیەک هاوشێوە باس دەکە ینی ئاسمانەکان بۆ دەرێ لێ ئێمە ئینسانیش ینی هەر لە ڕوانگەی ئاسمانەکەی خۆیەوە دەڕوانمەزەندەی ئەوان دیکە دەکات شەر نییە وهابی چۆن ئەمە مەسن لە ڕوانگەی عاردی خۆمان تەماشای مەغلیق و مشتری دەکەین و دوا دەرنەچوو چکە ماگە بچینە وێن دەرێ بە لەحزەی یەکەم تەواو دەبێت مانگ دەگۆڕێ ساڵ دەگۆڕێ ڕۆژ دەگۆڕێ هەر مستەلزەماتی مانی ئینسانی لەسەر نییە لەبەرەوەی ئەوەی پێشەن کە دەیانگۆ ڕەنگە مستعمەرات دروستبی لەسەر هەسارەکان هیچ ئەسڵ ئەساسە چینە ناکرێت دروست نابی ئەوەیە لەبەر هەندێک هەرویستم ئەو برێم ئەو تەبقاتانە شەش نییەوە تاریخی بەشەریەت بۆ کەی مەزەلە دەکەین کە ئێمە نەفی دەکەمەوە قسەکەی نیش هەر نییە ڕاستبی ینی نازانات و شێوت باز نەکرد بەڵام بۆتە ڕەنگە هەرواژ نەبێ ڕەنگە شێوازش کە بێ ئەم لەبێ یەک خۆی لەوانە علمیش ڕادەوەستی ئیلە دەویگەڕێوە سەر کتێبی ئاسمانی ئەو مەسەڵەن ئێستا کە باسی عەردی دەکە ئیزراعاتەکان کە دێینە سەری درێوە ئیستەوە ئیلە السەما ئیلە بەڵام کە ئاسمانەکان نارێوە ئیستەوە إلى العرش دريوة استوى على العرش كواتا أنا هموي معناي دقوري معناي دقيق خويه لا يدري إلى لا يدري على معناها أوي أما تيجيش بين كعرش للسري أسمان لا بعكسه لا لو أتي آماجكيا أسمان كان لسه عرش عرش زور فراوان يعني دوهدي نسري بالله ولا بس زور باشا أوي كمعلومات هي بجريد التوراة معلوماتي هي ناقة 10,000 صار بەڵام کنزە ڕەبە ئەیشە کتێبەکی ئاسمانیا ئەو درێژی دەکاتەوە تقریباً دەیگەینتە 130,000 ساڵێک قورئان ئاماژەی ڕاستە و خۆی بۆی نەدایە فترەی بینی حەزرەتی ئادەم و حەزرەتی نوح واضح دیار نییە چەندە ڕاستە تەمەن درێژ بووە جیلەکان نەوەکان زۆر درێژ بوو بەجێری جیۆلۆجیا هەر شت دۆزرایتەوە تا 100,000 ساڵێک لەوەی زیاتر نییە باس لە ئینسانێک دەکرێت ئینسانی ناعاقڵ بەس ڕەنگە هەر جۆرێک لە مەیمون بی یان
جۆرە ئەزممویەکی تربی ئەوە باش وازنە تا ئێستا عیلم ئەوی ئەوەیەکەش باز دەکاتن کە خخوای گەورە دەفەرمێتن ئادەم خەلیفە ئەوان دەڵێن وێسفی و دیوار پێشتر کە خۆیژایە واتە شتێک تاواجودی هەبووە واستفى من أوش هيا استفاء آدم أوش معناه لو معناه تأييدي أو أيدك بلام زانيري كان من هشتن كمان عشان كمان لروي علمي ولا روي علومي قرآن علومي توراة وإنجيل أما هشتن نسخة أصلية كاني توراة وإنجيل كتاب أسماني كان ما إن شاء الله ده جزرته باشا كوا تمام مثلا أجر بهمو مزن كان كوي بكينو لسنت تبرناك بيدتي أو هلا بيني حفتها هزار صار تسطو قصور هزار صارك بي أزموني إنسان هاتيا تاريخي جردون سنده جردون أو كإنسان بيجيشته جردون تقديري نزكي سيزدا تا 14 مليار سال دكري كحياة بلان تقديره باش كواتا أما لبرنامج رابردو آياتمان باسكرت وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا أوي كوا لأرزو الآسمان كان هي أو هموي بو إنسان مسخر كراوا بو خزمة إنسان درست كراوا يان لخزمة إنسان دايا ما هو صلا چونك تماشات مكا تمنكات ليك زيوازا اگر گردون بو خزمة إنسان بو نمونا كبدي هندرا وخلق كراوا بوشي إنسان وبا تأخيري خلق كراوا وانيا و لكاتك دا إما باسمان لوكر آسماني خومان من باسكرت نازن شاشكي ديكا تسيو تشونا شاشكي ديكا بوتي لترويك ولا خزمة إنسان دا بو نمونا دبي أو بابته وربقين بو خزمة إنسان خلق كراوا يان خلقكي هبوا لخزمة إنسان مسخر راسا كاتا دتواني تشكا سؤال لدوا دادي أوا شون أجر بين بتنها لبناوي إنسان أو لبو إنسان يجدرز بوا درنا عندي فترة فراغة وادرن ونيا بالتأكيد أو سؤالي كم رنج تعرض ديك أو دا إحراز نبي كبرين بري مسخر كرا لبو إنسان بس بتنها خلقكي بودي بتنها أو تشيء أوي هي بس دو حضارات أما أوندي معلوماتي كتابي أسماني أنا هذه حضارتي إنسان حضارتي زن أو دو حضارات مستوى موضوع شيء ديكي مثلا زندتنا وبابتك على حضارتها هي بله يعني أو دو حضارات لا أوي دا باز ذكري وكبري أسمونك شتى أوي كلو إنسان هي همان شلو زني شيء أو مسخرية بله سكو دو بس تشكش القرآن هو كباسي أردو أسمانك وما بث فيهما من الدابة أوش دري بس دابة زور مشكلة نعزن دابة ويكجوا ما لبوا ويكدبي هي لسرزي هذا رويشني هي هذا قلتري بله زور يعني نعزن يعني باخذ زني كلماتي قرآن لا مبدل لكلمة يعني كلماتي قرآني هون تانية قوي قاموس تشيدانا وقتك تيجيشن بوي صحيح طاون يعني كلمة يعني تناي بقري ما يعني مرجعي كلمات قرآن عربية مرجع بري والله لنا فلان عشيرتي واقوت رايك كواتا أو معناي أو حتى يعني توراة إنجيل بري والله بزماني لاتيني بكي مرجع يعني أبيستا زماني كردي بكي مرجع نابي وحي مرجع حرخويتي نابي يعني هو أمريكان خلق مرجعينية خلق مرجعي أمريكانية أمر خوي مرجعي كويتي يعني خلق مردوها مادة مردوها أجا قانون نبي خلق مردوها أجا أمر نبي أمر إشي لسدك يعني نك أو إداري دكا نك لما عندي ناكري أو نعوي بلان أو برسيارة يجزار زور آلوزو متشعبة لباري أوي كا شتي تن حضارات هي تنها إنسان هي خواي جورا تتواني كمرق ما بس يبي بلام أوي استهاتي وبدراستي إيما لبو أو دولايا لباري جياني زن زور معلومات ما هنيا لتشيا لا أسمانا كان يترين هل لو أسمانا يمان يا لو قردونا كأيبي لو تري قردوني هاوتاي إيمان يعني معلومات كان مان زور كما بجري يك آيات هي تبيني تشتده كدري كباسي يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض دري منش من أقطار نيجوتي إلى أقطار أجي بيقول إلى معناه الدمان ثاني بتشين هم تيجي كقولتي من زي كي ديارة موقع شيء ديارك يعني زورنيا من أقطار أو
وا لێک دەدرێتەوە کە سەماوات لە بۆ ئینسانی بی بەس ناوی ئەرزیشی نایە کەواتە معناوێ تەنفذ إلى السما کەواتە ئەرز لە بەرامبەر جن ئاسمانە یعنی چکە توی سەبچێ سەمڕیق خۆ ئەم زۆر جار و پرسیارم لە تەڵەبان دەکرد دەمانگو ئەگە بچێ سەر مڕیان بچێ سەرمان چۆن ئیشارەت بە عەرد دەدەیت یان زۆر هەبوو سەری خوار دەکردەوە هەر پەنجە ئیشارە لە بۆ سەرەوە هەروەیە دەکرێتە ئاسمانە بکات کەواتە معناویە ئەوانەی لەوێنە عەردمان لە چاوان لە ئاسمان کەواتە لە گەردووندا سەر و خوار نییە زۆر بە زەحمەتە بەس لێکتی هەیە خۆی ئەو نسبی عامە و نسبی خاصەی ئاینشتاینەوە مۆزوعی تو کە بەس دەرێک وە سەماواتی مەطویاتون بیەمینی لەوەیدا ئەوە نسبیەکە چکەمانم یەمینی گۆل لەوێ یعنی ڕائیە ڕاستی زۆر قورسە بەجێری عەرش لەوێن دەری یەمین و یەسار دیار نەک بەجێری گەردوو هەر عەفت گەردوونی خۆمان ناتوانانی ئەو وەڵامی ئەو پرسیاری بداتەوە دەی بچینە ناو پانتاییەکی تری زۆر فراوان لە هەموو گەردوونەکە ئەجا ئەو معنای ئەو علمی ئینسان ئێستا لەو بابەتەنی کورە علمی ئینسانی چی بە 10,000 سال کەس ناگاتە نیوەی ئەوی ئەمەش هیچ نین لەسەوەی ئەگەر مەصدەرەکی ئاسمانیمان لە کتێبی ئاسمانیمان دەستنەوەی هەر ناتوانانی قسەشی لێ بکەین هەر نەسوان زەنی چییە لەبەرەوەی ئەوە پرسیارەکە چکە زۆر ئالۆزە ئەوانە هەیە بەڵام ئەو فترەی کە فەراغ ئەگەر دەبی شەر نییە ئەوەی علم دەرێت 14 ملیار ساڵ لەوە پێش ئەو زەمان نسبیە ڕەنگە لێ نەزانێ یعنی دەزانی ئەو چی کردیا بەس دەوێت لەوانەیە قەدیمتریش بێ لەوانەیە قەدیمتر بیت لەوانەیە زۆر کەمتر بی چکە لەبەرچی چکە ئینسان علم ئەسڵی هیچ شتێکی نازانی نە زەمان نە مەکان نە مادە نە ئەلەکترۆن نە ئاو نە حەیات ئەسڵ لەبەرچی هیچ نازانی لەبەرەوەی دوو مەرحەلەیە گەردوون یەک مەرحەلە نییە ئەگە یەک مەرحەلە بوایە بە جێرەی واقعی ئێستا محکەمەی تاریخی گەردوونمان دەکرد بەڵام مەرحەلەیان بەو قانونانە هەر نییە وازی حەقسە یعنی ئەو مەرحەلەیە کە گەردوونی پێ دروستبووە و گەیشتە ئەو دێزانی بە جۆرە قانونەشکی ئەو قانونە هەر نمایە کەواتە چۆنە تو دەزانی ئەتوگەر حکم لەسەر تاریخی گەردوون تاریخی ئەلکترۆن تاریخی پرۆتۆن بەجێری ئەو قانونە نەدەکەی تۆنە لە دەستا دەری زەمان ئەو تا بەجێری ئەویش بەتای پێ کەواتە نازاندرێ ئەو عادەتەنە هەمووی غەڵەتە بە زۆر خراپە ئەمە ئەوا برینە عیلم بەو شێوانە بەخۆیان ڕۆژێک دەگەنێ بەس چۆنە ئەو ئاەتی کە تو جارت کەس باس کرد وسخر لكم ما في السماوات ئەوە نا ئەوەی کە باس عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض زان أو آية زور جان يوم خلق السماوات والأرض خلقي لچندري خلقي دوما أوا كأو ديزايني لسر درزوا لباشن كأو يومين لباشن باس يقولك وأوحى في كل سماء أمرها وني وناري بله كواتا هيكو أنظيمو ياساج تهيبت بخويه أو جيشت أو رادي أو خلقي أتو دري بازك كواتا لو كاتيو هتا استا روج ومانغو استيدا كان وكو خويتي صار 12 مانغا 24 ساعة چکە هەیە ڕەئی وایە کاکە وەختەکی شەو ڕۆژ 4 ساعت بۆ ئەووانە بەجێری ئەو مەبەست ئەو تەوقیت و تەرتیباتەی سەرزەویە کەواتە ئی سەرزەوی لەوەتەیکەوە گەردوون دروست بووە و زەوی دروست بووە هەیە هەر ساڵی 12 مانگ بۆ و ڕۆژەکەشی 24 ساعت بۆ و بەیەک ئەمر دێو دەسێ بەس ئەو خەڵقە مەرحەلەی دووەمە مەرحەلەی یەکەم نییە مەرحەلەی یەکەم هیچ قسەی لەسەر نییە چکە بە قانونش کە بكون فيه حتى للتوراتش ما بس ما خلقني ما بس ما أمريكا إلى بدايته تشون بوا استشهر وهرواد به أمريكاش دوا خلق كيكا بس أمريكا دوا أمريكية كام قانوني يبيلي قلت لك كن فيكون بس إيه دوا أمريكية قوانيني طبيعية يعني ذلك كم قوانيني طبيعي نبوا أو يوم بيلي قوانيني طبيعي نبوا أو زور موضوعاتي آلوزو گرنگرنگ هر اون دی لباس بین اگر حاجتان لی زیاد والله امرشان بخریم که برنامه کم برای کوتاهیه بس من دبیم ما مست ساده تر والله بدینیم چون که از دکم والله ما کتوزک آلوزا با پرسیاره که ساده تر کم بس التسخين
ئایا کە خوای پەروەردگار دەفەرمێ لۆ مسەخەرکردینە ئاسمانەکان و زەوی مەبەستی ئەوەیە کە هەر خودی خەڵقەکەشی بۆ ئینسان کردووە لە خزمەتی ئینسان یان نەخێر هەر هەیە بەڵام ئەو هەبوونە لە خزمەتی ئینساندایە بەجێری تێگەیشتنی ما ئەو خەڵقە لە پێناوی ئینسانە تەڕان ڕەنگە اعتراضێکی یەکجار زۆر لە عالەم لەسەر ئەو قسەی هەیە دەڵێن چۆن دەبی ینی اعتراضەکەشیان ئەوەیە ئەو هەموو گەردونە لەگەر تاریخی دروست بوونەکەی لەوەی پاڵپشت دەکەن ئەو دوو شتەی گەردون بەو فراوانی وەستە بێزگە لە تاریخەکەی ئەو بابەتەش مەسەلەیە ئێستا گەردونی خۆمان ئاسمانی خۆمان وەنیە تەماشاکە زۆر فراوانە لە زەوی خاڵێکە لەو بابەتە باشە شەش ئاسمانەکەی دیکەت پەیوەندی بە ئینسانەوەیە کە بۆ خزمەتی ئینسان ئەو کلوس زۆر کتێبەچێ بە تایبەت لەسەوەی اعتراضی هەیە لە ئەوەی خوای قەیچەکە ڕاسل هەیتی ستیڤن هۆکینگ وایان ینی فیزیای کوانتەم بەشەچە ئەی خوای نارێن ئەی خوایش دن ئەگەر مەبەست ئاسمان وایە مەبەست ئینسانە ئەو گەردونە گەورەی لەبووی بەڵام ئێستا سێ چار شت دۆزراوە بەڵامیان بۆ مەجموعەی شەمسی کافیوەنی بەڵام ئەگەر بە تەنها مەجموعەی شەمسی لە بۆ ئینسان دامدرابایە یەک لەحزە ژیان نەک ژیان نەبە هەر ئەرد و ئاسمان و زەوی و ڕۆژ و هەمووی تێکەر یەک دەبوو تێک پێک دەشکە ئێستا دۆزرایتەوە کە دوورترین ئەستێرە عێلاقەی بە نسبەی هایدرۆجین هەیە لەسەر زەوی یان نایترۆجین هەیە یان نسبەی فسفۆر هەیە یان ئاسن هەیە یان هەوا هەیە یان تەوازونەکان هەیە و شتەشکەش ئەوە لەبارەی خەڵق ئەوە لەبارەی مادە خەڵق یان مادە لەبارەی قانون یان ئەمر ئەگەر ئەو گەردونە بەو شێوەی نەبووایە قانونەکان تەزدیر نەدەبوو ئەکەواتە مامۆستا ئەگەر گەردون ئەو دیزاینێ نەبووایە دەیتوانی هەر بەو شێوە یان بە شێوەیەکی باشتر لە خزمەتی ئینساندا بێ ئەوە یانەوە باشترینە وەکو خوای گەورە دەتوانی بەڵام وەکو ئێمە تا ئەو گەردونەی ئێستا بەو دیزاینی مناسبترینیانە لە بۆ ئینسان ئەجا لەبەرەوەی ئێستا کە دەزانی کەی ئەو قسە بەدار دەکەوێت کە تو لە دەرەوەی گەردون بێنا و گەردون دەبینی ئەو گەردونەها هاڕوشیت و هەمووی بڕکانە هەمووی ئیندیماجنەوەی ئینشتارنەوەوی هەمووی ئاگر و هەمووی نەوەویاتە تعجبت دێ بریوەڵا لە شوێنێکی خۆشی بەهەشتانی لەسەر زەوی ژیانێک هەیە و ئینسان و سەوزایی و هەر تعجبت دێتی دی دەبینی ئەو زۆر باشە ئەنجامە بەڕاستی دوو تۆرمان مابرە و بەرنامەی کە پێڕانەگەیشتن کاتەکە تەواو بوو یەکیان تایبەتمەندیەکانی زەوی بەرامبەر بە هەسارەکانی دیکە ئەو شێوازە و تەرتیباتی کە هەیە دووەمینیشیان ئایا شێوەی زەوی کە ڕەنگە زۆرترین گفتوگۆی لەبارەوە کرابی لە ڕابردووە ئێستاش خەریکە لەنێو هەندێک لە نخبە قسەی دەکرێت ئاخر ئایا تەختە کە ئەو بابەتێکە پێم وایە باش هەڵوەستە لەسەر بکەین ختم دەدێ بەڵێ ئەو سوالی کردت کە ئەرێ ئەو گەردونە لە خزمەتی ئینسان بەڕەئی من علوم و فەلسەفە و ئاینی سەدەی 21 لە بۆ سەدەی 22 زۆر لەسەر ئەو مۆزوع ئەو تەوەرەی مناقەشەی زۆر تند ڕوو دەدا کەواتە پێشبین دەکرێت کە ئەو بابەتە تونتریش زۆر تونتر دەبێت زۆر چاکە کەواتە ئێمە دەبێت زۆر بەجددی هەڵوەستی لەسەر بکەین مامۆستا لە بەرنامەی داهاتوو بەڵام کاتمان تەواو بوو دەست خۆش بێ سوپاسان دەکەین بەڕێزان بەمەندازی هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان تا دیدار خواتان لەگەڵ